ئەزموونی ئێوارە خوانی یەزدانی کاتێک بێکەوە کۆ دەبینەوە بۆ پەرستنی یەزدان و هاندانی یەکتر. پێویستە پلانمان هەبێت بۆ یادکردنەوەی ئازارەکانی مەسیح لەسەر خات. ئەیسای مەسیح خۆی بناغەی ئەم بنەمایە لە ژووری سەرەوە داناوە. ئەمەش بووتە ئەو ڕێوڕەسمی ئەمڕۆ ئێمە لە ژێرناوی ئێوارەخوانی یەزدانی یان سفرەی یەزدانی یادی دەکەینەوە و ئەنجامی دەدەین. ئەمە زۆر بەڕوونی دەبینین کاتێک پۆلس دەگەڕێتەوە بۆ ترۆئاس. بەیەکەوە هەندێک کتێبی کردار 20 لە ئایەتی 5 دەخوێنینەوە. ئەمانە پێشمان کەوتن و لە ترۆئاس چاوەڕێیان دەکردین، بەڵام ئێمە دوای جەژنی فەتیرە سواری کەشتی بووین و فیلیپیمان بەجێهێشت. پاش گەشتی 5 ڕۆژ گەیشتنەوەی بەندەری ترۆئاس. لەوێ بەوانەی دیکە شاد بووینەوە و 7 ڕۆژ لەوێ ماینەوە. 5 ڕۆژ ماوەیەکی زۆر بووە گەشتێکی لەم جۆرە. بۆیە بە ئەگەرێکی زۆرەوە بە پێچەوانەی ئاراستەی باوە بوونا یان شتێک هەبووە لە جوولەکە خستوون و تاخیری کردوون. با لە بیرمان بێت کە پۆلس لە ترۆئاس بانگەشەی قبوڵ کرد کە دەڵێت وەرە بۆ مەقدۆنیا و یارمەتیمان بدە. ئەو کاتانەی کە لە دووەم گەشتی مزگەێندا بوو لە ترۆئاسەوە چووە فیلیپی و یەکەم کلیسەی ناوچەیاندا دامەزراند. دوای 8 ساڵ لە سێیەمی گەشتی مزگەێندەیەکەیاندا دەگەڕێینەوە فیلیپی و لە دەریای ئێجا دەپەڕێنەوە و لەوێوە بۆ ترۆئاس. ئەو شتانە کە ڕوو دەدەن لە ئایەتی 7 لە کتێبی کردار بەشی 20 باسکراون. لە یەکەم ڕۆژی هەفتەدا بۆ نانلەتکردن کۆبووینەوە. سەرنج دەدەین ئەم گروپە باوەڕداران لە یەکەم هەفتەدا یەکتر دەبینن. بۆیە ڕۆژی یەکشەممە وەک ڕۆژی هەستناوانەی بوو بۆ ڕۆژێکی گرنگ لە سەرەتای دامەزراندنی کەنیسەوە لە بڕی ڕۆژی شەممە. بۆیە نانلەتکردن لێرەدا تەنیا ژمارە خواردنێکی ئاسایی نییە. پۆلس گفتوگۆی لەگەڵ خەڵک دەکرد چونکە بەتەما بوو ڕۆژی دواتر بڕوات. بۆیە هەتە نیوەی شەو قسەی بۆ کردن. ئەو ئەزموون و ڕووداوانە بهێنە بەرچاوی خۆتان کە باسی دەکردن بۆیان. ئەو تازە لە ئەفەسۆس گەڕابووەوە کە هێندی نەبووە و بیکوژرێت. 3 ساڵی بوو لەوێ مابووەوە و زۆر بەباشی توانی سەرکەوتوو لە بەشدارێکردن لە بڵاوکردنەوەی ئینجیل لەو شارە. ئەمە ئەو شارە بوو کە برێکی زۆر کتێبی تێدا سووتێنرا. ئەو کتێبانەی پەیوەندیان بە بتپەرستیەوە هەبوو. ئەی لەبیرتانە چۆن دیمیتریۆس و ئەوانەی لەگەڵیدا بوون چەندە دڵتەنگ بوون بەو کارانەی پۆلس ئەنجامی دەدان. بە دڵنیاییەوە پۆلس ئەو ئەزموونانەی بۆ گروپەکە گێڕاوەتەوە و لە گەڕانەوەیدا بۆ بێریە و سالۆنیکی و فیلیپی بەسەریدا هاتوون. زۆر شتی هەبوون بۆ ئەوەی لەگەڵیاندا بەشی بکات. ڕوونا کە تا نیوە شەو و بەردەوام بوون لە قسەکردن. بەڵام ڕووداوێکی چاوەڕوان نەکراو ڕوودات. ئەو ڕۆژووە سرە و کەلەی کۆی بوونەوە چرای زۆری لێبوو. گەنجێک ناوی یۆتیخۆس بوو لە ناو پەنجەرەدا دانیشتبوو. کەوتوخەتێکی قورسی دەبیردرا بوو. پۆلس وتارێکی درێژی دەدا. جا خەوڵی و خەوت و لە نهۆمی سێیەمەوە کەوتە خوارەوە. بە مردووی هەڵگیرایەوە لە دەرئەنجامی ئەم ڕووداوانەی موعجزەیەک ڕوودەدات. هەستانەوە لە مردن. پۆلس هاتە خوارەوە، خۆی بەسەریدا و لە باوەشی گرت و گوتی مەی شەوێنن ژیانی تێدایە. دوای پۆلس چووە سەرەوە، نانی لەت کرد و خواردی. هەتا بەربەریان قسەی کرد، پاشان لەوێ ڕۆیشت. گەنجەکانیشیان بە زیندوویەتی برد و زۆر دڵنیاوی کران. تێبینی دەکەین کە کتێبی پیرۆز تەنیا 7 موعجزەیەک تۆمار کردووە بۆ زیندووکردنەوە. لەوانەیە وا بیر بکەینەوە کە ئەم ڕووداوانەی لە کتێبی پیرۆزدا زۆر دووبارە بوو بێتەوە، بەڵام
لە ڕاستیدا تەنیا 7 موعجیزە لە کتێبەکەدا هاتوون. ئەم موعجزیانەی لە بارودۆخی نائاساییدا ڕوویان داوە. 2 موعجیزە لە پەیمانی کۆن لە سەردەمی ئەلیاس و ئەلیشع. ئەم 2 کەسایەتیش پێغەمبەر بوونە و موعجزەی زۆریان ئەنجام داوە. دەبینین ئەلیاس کوڕی بێوەژنەکەی لە نێو مردووان هەڵدەستێتەوە و زیندووی دەکاتەوە. ئەو ژنە شۆنیەمیەشمان هەیە کە ئەلیشع کوڕێکی زیندوو دەکاتەوە. ئەمانە چرکەساتی تایبەت بوون لە ناو مێژوودا کە خودا کاری موعجزەی کرد بۆ ئەوەی هێزی خۆی بۆ گەلی ئیسرائیل نیشان بدات. بیرتانە لە سەردەمی ئەلیاس کە پێغەمبەرانەی بەعەڵ هەبوون و ئەو دیمەنە گەورەیە کە لە نێوان ئەلیاس و ئەم پێغەمبەرانەدا لە چیای کارمێل ڕوویدا. موعجزەیەکی زۆر بەهێز هەبوو کە خودا خۆی تێدا دەرخست. هەروەها 3 موعجزەی هەستاندنەوە لە مردن هەیە لە سەردەمی خزمەتکردنی مەسیحدا. تەنیا 3 موعجزە تۆمارکراوە. هەستەوانەی کچێکی یاریۆس، هەستەوانەی کوڕی بێوەژنێکی ناین، زیندوو بوونەوەی لەعازەر. پاشان 2 موعجزە بۆ زیندوو بوونەوەی مردووکیان لە سەردەمی نێردراواندا هەن. زیندوو بوونەوەی تابیتە لەسەر دەستی پەترۆس و زیندوو بوونەوەی یۆتیخۆس لەسەر دەستی پۆلس. لێرەدا خاڵێکی زۆر گرنگ دەبینین. خودا لە ڕێگەی ڕوحی خۆیەوە 2 موعجزە تۆمار دەکات. یەکێکیان هی پەترۆس و یەکێکیان هی پۆلس بۆ ئەوەی دەسەڵاتی نێردراوانی خۆی نیشان بدات. پۆلس نێردراوی ناجوولەکەکانە و پەترۆس نێردراوی جوولەکەکانە. خودا ویستوویەتی بزانین کە ئەم دوانە بە تایبەتی لەلایەن خوداوە هەڵبژێردراو بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانە هێزی خۆی نیشان بدات و لە ڕێگەی ئەوانە مزگێنی ئینجیل بدات. هەر بۆیە کاتێک سەیری موعجزەی شوێنی هەستاندنەوەی یۆتیخۆس دەکەین، دەتوانێت درک بە گرنگیەکی بکەین. ئاسانە تەنیا سەرنج بخەینە سەر خودی موعجزەکە، بەڵام بە ڕوانگەیەکی فراوانتر بگەڕێنە بەر. تێڕوانی فراوانتر پەیوەندی بە نانلەتکردن و خواردنەوەی هەیە کە 2 جار لە ئایەتی سەرەوە کە باسمان کرد هاتووە. لە پەیمانی نوێدا ئەمە پێی دەوترێت ژەمی خۆشەویستی، جەژنی خۆشەویستی، کە لە ژووری سەرەوە دەستی پێکرد کاتێک عیسا نانەکەی لەت کرد لە ئێوارە خوارەکانی جژنی فەتیرە و جامەکەی هەڵگرت. بەڵام وەرن با ببینین چی ڕوودەدات کاتێک کەنیسە دادەمەزرێت. کتێبی کردار بەشی 2 ئەوانەی کە قسەیان وەرگرت مەبەست لە وتەکانی پەترۆسە. ئەوانەی کە قسەیەکیان وەرگرت لە ئاو هەڵکێشران. لەو ڕۆژەدا نزیکە 3000 کەس هاتنە ڕێزی باوەڕدارانەوە. ئیتر ئەوان پێویستە بوون لەسەر فێرکردنی نێردراوان و هاوبەشیەتی لەتکردنی نان و نوێژکردن. نان لەتکردن ئەمە تەنیا ژمار خواردنێکی هاوبەش نییە. ئەمە زۆر بەڕوونی دەردەکەوێتە لە ئایەتی دواتر. بۆ نمونە لە ئایەتی 46 دەبینین ڕۆژانە بە یەک دڵ بەردەوام لە حەوشەکانی پەرستگا دەبوون. لە ماڵەکاندا نانیان لەت کرد بە خۆشی و دڵپاکیەوە. پێکەوە نانیان دەخوارد، ستایشی خودایان دەکرد. بۆیە نانلەتکردن شتێکی زۆر تایبەتە بە نیسبەت ئەوانەی تەنیا نانیان نەدەخوارد. ئەوانەی یادی ئەو جەستەی دەکەنەوە کە لە پێناوی ئەواندا لەت بوو. دەستەی یەزدان عیسا ستایشی خودایان دەکرد و لە لای هەموو خەڵک پەسەند بوون. مەسیحی خاوەنشکۆش ڕۆژانە ئەوانەی دەهێنا پاڵیان کە ڕزگاریان دەبوو. ئەزموونی ئێوارخوانی یەزدانی کە بریتیە لە نان لەت کرد و خواردنی جامەکە. لە ڕۆژانەی سەرەتای دامەزراندنی کلیسادا نانێک نەبوو دابراو بێت لە نانخواردنی یەکێک لە ژمارەکان، بەڵکو بەشێک بوو لە نانی ئێوارە. لە ڕێگەی خوێندنەوەمان بۆ کتێبی پیرۆز بۆمان دەردەکەوێت کە هەندێک لایەن ئەم بابەتەیان بە هەڵە بەکارهێناوە، وەک کەنیسەی کۆرنتۆس. پۆلس پەیامیان بۆ دەنووسێت بۆ ئەوەی دۆزەکە چاک بکەنەوە، بۆیە پێویست بوو دۆخەکە بۆ گەڵی کۆرنتۆس شی بکاتەوە
و ڕوونی بکاتەوە. ئامانج لەم ژەمە چییە؟ با یەکەم کۆرنتۆس بەشی 11 ئایەتەکانی 23 بۆ 26 بخوێنینەوە. لەم بەشەدا ئامانج لەم ئەرکە ڕوون دەبێتەوە، ئەوەی بە ئێوەمدا لە مەسیحی خاوەنشکۆم وەرگرتووە. ئەوە بۆ عیسای خاوەنشکۆ لەو شەوەی تێدا بەگرتنرا. نانێکی هەڵگرت، سوپاسی خودای کرد، وڵەتی کرد و فەرمووی: ئەمە جەستەی منە کە لە پێیناوی ئێوە ئەمە ئەم بۆ یادکردنەوەی من بکەن. بە هەمان شێوە پاش نان خواردن جامەکەی نان لەتکردن پێشتر بەر لە ژەمی جژنی فەتیرەوە بووە و دوای خواردنی ئێوارە بووە. ئەوان خوێنی مەسیحیان یاد کردووە و لە جامەکەیان خواردەوە. بە هەمان شێو پاش نان خواردن جامەکەی هەڵگرت و فەرمووی: ئەم جامە پەیمانی نوێیە بە خوێنی من. هەرجارێک دەخۆنەوە ئەمە بۆ یادکردنەوەی من بکەن. جا هەر کاتێک لەم نانەتان خوارد و لەم جامەتان خواردەوە، ئەوە مردنی عیسای خاوەنشکۆ ڕادەگەیەنن هەتا دێتەوە. ڕوونە کە لە سەردەمێکدا ئەمە لەو دەکەوێت ژمێرێکی کۆمەڵایەتی بێت بۆ ئەوەی باوەڕداران پێکەوە بیخۆن. جاران ژمێک بوو، هەر بۆیە پێی دەگوترا ئێوارەخوانی یەزدانی، چونکە ڕوونە لە سەردەمەکانی ئەو ژەمە بوو بە ژەمێکی ڕەمزی وەک ئەوەی ئەمڕۆ کە هەیە. بەڵام ئەوەی گرنگە ئەو مانایە کە لە پشت ئەم ئەرکەوەیە. هەندێک دەڵێت ئەو ژمە لە سەردەمی چاوسنەوە ستەمدا گۆڕا بۆ ژەمێکی ڕەمزی. هەندێک دەڵێن گۆرانکاریەکە بەهۆی ئەوەی ڕوویدا چونکە تۆمەتبار بوو بۆ ئەوەی لە کاتی خواردنی ئەم ژەمەدا کۆمەڵێ ڕەفتاری سەیریان ئەنجام دەدا کە بۆی هۆی بەدروستی. ئەگەری ئەوە هەیە، بیرۆکەی ئەم تۆمەتە لە پەرستگای بتپەرستەکانەوە هەبێت. لە ناو پەرستگای بتپەرستەکاندا ئاهەنگ و ئەنجامی سێکسی بە گروپ دەدرا و دەیان خواردەوە. کلیسا لە ناو ماڵەکاندا کۆت دەبووەوە، بۆیە دەنگۆی ئەوە دەستی پێکرد کە لە پشت ئەم دەرگایانەوە چی دەگۆزرێت. هەندێک دیکە پێیان وایە لەبەر ئەم هۆکارانە ئەم ئەرکەیان لە بەردەم خەڵکدا جێبەجێ دەکرد، بۆیە بووە بە ژەمێکی ڕەمزی. ڕەنگە هۆکاری دیکەش هەبن بۆ ئەوەی ئەم ژەمە بگۆڕێت بۆ ئەم شێوازە ڕەمزیەی ئەمڕۆ کە هەیە. بەڵام کاتێک ژەمی ڕەمزی دەخۆین، ڕەنگە بیری شتێک بکەین، بیری ئەو پێکەوەیە کە دەکەین کە لە ئەم ژەمە خواردنەوە هەمان بووە. بیری ئەو هاوبەشەی دەکەینەوە کە دەکرا لە نێوانماندا هەبێت. بیری ئەو کاتای دەکەینەوە کە دەکرا بێکەوە یادی ئازادی یەزدانی تێدا بکەینەوە. پرسیارەکەمان بۆ تفکیرکردن و جێبەجێکردن بریتیە لەمە: ئەو ڕێگایانە چین کە دەتوانین دایان بهێنین کە لە ڕێگانەوە دەتوانین وا بکەین نان و جەمەکە بکەین بەشێکی ماندار لەکوێ ئەم ئەزموونانەدا ڕێک وەک ئەوەش پۆلس و هاوڕێیەکانی ئەنجامیان دەدا. ڕێک وەک ئەوەی پۆلس و هاوڕێیەکانی ئەنجامیان دەدا کاتێک لە کلیسای ترۆئاس یەکتری بینی. بەشێک لەو بەهایانە چین کە لە کاتی بەشداریکردن لە ئێوارەخوانی ژەمی یەزدانی دەبێت یادی خودای پێ بکەینەوە. دەکرێت دەرفەتێکی باش بێت لە ناو ماڵدا کە سەرۆکی خێزان باوک لە کاتی ژەمەکردن پێشەنگی خێزانەکەی بکات بۆ یادکردنەوەی ئازارەکەی یەزدان و پێش ژەمەکان نانەکات لەت بکاتەوە و دوای خواردنی نانەکە لە جامەکە بخواتەوە. ئەمە دەبێتە دەرفەتێک بۆ یادکردنەوەی ئازارەکانی یەزدان کە لە بڕی ئێمە لەسەر خاچەکە چەشتی. کاتێک ئەمە ئەنجامی دەدەین، ئێمە بیر لەو بنەمایە نایابەی ئەمڕۆ دەکەینەوە کە لە بەردەممانایە. کاتێک پێکەوە کۆ دەبینەوە بۆ پەرستنی یەزدان، پەیوەندیەکی ئاسۆیی لەگەڵ یەزداندا و هاندانی یەکتر، پەیوەندیەکی ستوونی لەگەڵ یەکتردا پێویستە پلانمان هەبێت بۆ یادکردنەوەی ئازارەکانی مەسیح لەسەر خات. ئەم بنەمایە ڕێگە و لا دەکات لە بەردەممانە تاوەکو بە جۆرەها
شێوە خوددا پێپەرستین و هاوبەشی یەکتری بکەین.